عزیزان لە گەشتەکەمانە بۆ ڕۆژهەڵاتی نیشتیمان ئێستا لە شاری مەریوانی سڵاو لەپاڵ دەریای زرێبار و ئەم کەشە دڕفێنەیە ئەو شارەی کە چەند نازناوێکی بۆ خۆی دروست کردووە سنوورەکانی تێپەڕانووە ڕێچکەی شکاندووە لە بواری شانووی سەرشەقامە لە بواری ژینگە پارێزی و ژینگە دۆستیە لە بواری ڕێکخراوە مەدەنیەکانە جەبە هەموو پێکۆپشی ناو شارەکە و زیاتر زانیاری پێیا بکەین دەربارەی شارەکە فەرموو عزیزان لێرە لە پاڵ زرێبارە زۆر بە پێویستمان زانی زانیارێکی گشتی دەربارەی مێژووی ئەم شارە بزانین و بە شێوەیەکی گشتی دەربارەی پەیوەندی کۆمەڵایەتی و پەیوەندی کەلتوری و کەسێک هەر دەربارەی مەریوان قسەمان بۆ بکە بەختیارمان بوو کاکە ناجی کانی سانانیمان بینی سڵاو ئەم کاتە باش کاکە ناجی سلام سەرم بەخێر ئەگەر خزمەتمان بکەیت تۆزێک باسی مەریوانمان بۆ بکە پێ خۆشحاڵ بووم کە لە مەریوانتان بینیە و لە بەرنامەکانتانە ئەی گونجێنن ئەوەیە کە مەریوان ئەوەی کە مێژوو ئێڵێ مەریوان زیاتر لە 6,000 ساڵە مێژووی هەیە پێش ئەوە ناوێکی معلوم نەبووە بەڵام سارگۆن گرتوویەسی ناوی خۆی لێناوە شوێنەواری کەیە کەواتە ئەسا پشڕاستی ئەم مێژووە بکاتەوە شوێنەوارمان زۆرە بەڵام ئەوەی کە ڕاستی بێ پشکنینی مێژووناسی بەباشی لەسەر نەکراوە بەڵام ئەگەڕێتەوە بۆ پێش مادەکانیش شوێنوارەکان ئەوەیە کە مەریوان بە شارێکی لە نەزەری جۆغرافیایی و هەم ئاوی هەیە هەم کێفی هەیە هەم دەشتی هەیە ئەمەیە کە بەنەوعێ هەمیشە لە بەرچاوی هاوسێکان و بڵین نەیارەکان و دژمنەکانی ئەملاولا بووە وەکو ئاکادیەکان و ئاشووریەکان و لەوە دوایش هەخامەنشیەکان و ئەوانە بەڵێ ئیتر نزیک بووە لە میزۆپۆتامیا و نزیک بووە لە ڕۆمەکان و نزیک بووە ئیتر دیارە ئەمیش هەر پرشتی ئەوانی هەر بەرکەوتووە وانە هەر لە ڕاستیە چونکە دەشت بووە هەموو ژینگەیەکی لەبار بووە بۆ لەشکرە بۆ لەشکر بەڕێوەبردن دەوریشی شاخە دەشتێکی پان و بەرینە ئەوە زرێبارەکە بۆ ئەوە ئەمانە بووە بە چاوی تەمەع بۆ هەموو لەشکر و ئەرتەشێکی دژمن ئێتر دوای مێژوەکە هاتووە ئیتر هاتوۆتە ناو ئیتر پێش مێژووی بەڕاستی پێش مێژووی مێژی مۆدێرن سەفەویەکان و ئیتر لەو لاشە دەوڵەتی عوسمانی و لەو لاوەیەتەوە ناو میرنشینەکانەوە ئەم سەر بە چ میرنشینێ بووە لە بینی بابان و لە بینی ئەردەڵانە مەریوان چونکە لە سنووری لە بین بابان و ئەرداڵانەکانە بووە هەمیشە لە ناو کێشمەکێشا بووە ئەوەیە بێجگە لە بابان و ئەرداڵانەکانیش جافیش هاتوچی ئەم ناوچەیە کردووە و زمانێکی هەورانی نەک هێزێک وەکو ئەوەی کە شوێنی گوزەرانیان بووە دەشتەکەی مەریوان بەڵێ شوێنی گوزەرانیان بەڵێ ئیتر ئەم شتە
تا ئێساش ڕەنگی یاوەتەوە لەناو خصوصیەتی تایبەتمەندیتی تاچی ئەم شارەیە کە بەشێکی تۆزێ لە هەورامیەچێ بەشێکی لە ئەردەڵانچی بەشێکی سۆرانیە و لە ڕاستیە تێکەڵێکە لە هەمووی و مەریوان مەشهورە بە خود سربەخۆیی هەسەر هەڵدان لەناو ئەم هەموو دەسەڵاتە. ئایا ئەوەشە بێتە هۆکارێ بۆ زیندوی خەڵکی ئەم شارە کە زۆر زیینووە لەبەرەوەی کەەوە ڕۆژانە بۆمانە سەلمێنن کەەوە داهێنانەکەن ڕۆژانە ومانە سەلبێن کەەوە ئەو شێوە بەو شێوە بڵێن بەو شێوە هاوچەرخیە کەوا چۆن بە کەلتور ئەوان کار لە ناو گرفتەکان و ناپرسە ڕۆژانەکانی خۆیانە و لە ڕاستیە وایە چۆن ئەو تێکەڵی فەرهەنگەکان پێکەوە فەرهەنگە تریان و کۆیە فەرهەنگی یەکانگیریان دروست کردووە ئەوەیە کە مۆبتەکردن پێشڕەون سەر هەڵدەرن زۆر سربزیێون ئەوانەی مەریوان وەکو پەیوەندی کۆمەڵایەتی ئەم شارە خێڵ و بۆ نمونە عەشیرەت چۆن حزوری هەیە چۆن ئامادەیە لە ڕاستیە خێڵ و عەشیرەت لەگرا ئەوە ئارنگیان نییە ئەوە نەقشیان نییە ئەوە پێشتریش نەبووە بەڵام دەسەڵاتی خۆجیایی بووە لەگرا بۆ نمونە مەسەلەن من لە معاسرا بڵێم لە 1303 تا 1309 محموخانی کاینسان فەرمانداری نظامی بووە لە دوو دەورەی بەڵێ بابە گەورەمە ئەوە لە عینەویشا شتێک بەناو دەسەڵاتی ئەمنیەی نەهێشتووە لە ناوچە لە دوو مەرحەلا مەرزی لە بین سلێمانی و هەتا هەمەدان نەهێشتووە ئەمە یەکێ لە ئبتکارەکان محمود خانە تاکی ئەوە مایەوە لە دوو دەورە لە ساڵ 1303 تا 1309 و لە 9 هەتا 20 کە زیندانە بێت لە 20 هەتا 24 ئەم سەربەخۆیە لە مەریوانە ئەو مەرزەی کراوە لە بین سلێمانی مەریوانە لە بین سلێمانی مەریوانە کاروانەکان بە ئازاد ڕۆیشتوون ئەمە زۆر هێمنایەتی و بژانەوەیەکی و ئەو کەرتۆت بەرهەمی خۆماڵی مەریوان لەو دەورانە زۆر گەشەی کردووە و پاراستنی ئەوەی کە شاخصەکانی کۆمەڵایەتی بێت لەو کاتا زۆر بە پارێزراوی دەرکەوت. بەڵێ دیارە ئیتر ئەمە ئیتر شتی زۆر دەرکردەی زۆر جوانی لێەکەوێتەوە لێکەوتی زۆر جوانی ئەبێ ئیتر خەڵکەکە بە شێوەیەکی زۆر جوان ڕۆشنبیرترە بن وەکو بەراو لە شوێنی کەیە لێرە خەڵکێکی خەمخۆر هەیە من بەردەوامە بیستم دەربارەی و ئەنجومەنی سەوزی چیاکان ئەم ئەنجومەنە بەڕاستی کار ناو ژینگەیە کە ژینگەی ئەم شارەیە کە ئەم شارە لە پاڵ زرێبارە کە زرێبار بابن دڵی شارەکەیە بەڵام زلێباریش لە خەتەرایە ئەماش ئیشەکەن من بیستمە جەنابی شت هەرخۆ ئەندامێکی لەو ئەنجومەنەیە بەڵێ من ئەندامی ئەنجومەنی سەوزی چیام و ئەوە نزیک 23 ساڵە فعالیەتەکە لە زمینەی ژینگا و زۆر لە ئەنداممان هەیە لە مەریوانە لە سەراسەر ئێرانە سەراسەر دنیا و نەتەنیا لە مەریوانە ئێمە زیاتر لەوانەیە بۆ لە بین 3500 تا 5000 ئەنداممان بێت بەس لە مەریوانیاشی لە گشت سەراسەر لەوایە لە سەراسەر دنیا هەر ئینسانی پەیوەندیتان لەگەڵ دەرەوەی سنووری شاهەیە بە پێی نەخێر بە پێی پەیوەندیمان بە پێی ڕسمیاتی ناوخۆ هەمانە ئەوەی کە دەوڵەت بۆمان تاعینکە ئەگەنا سربەخۆ ناتوانین بمان بێت و ئەبێ ژینگە مەرزی نەبێ سنووری نەبێ بەڵام بەداخۆ ئەوەی کە ئەنجومەنی سەوزی چیا بۆچی لە مەریوانە ئەوە بڵێن بەرهەم و هەڵهاتەی مەریوانە هەڵهاتی ئەو خەڵکە سربزیە و فعالەیە گشتی بەڕایەکە نیاز ئەویانە ئەکرد کە ئەنجومەنێکی ژینگەیی ببێت هەروەها کە پێشتر نیازی ئەویانەیە کرد کە ئەنجومەنەکانی تر وەکو ئەدەبی ئەوانە گەلێ لە ئێمە پێشتر ئەنجومەنی ئەدەبی پێکات بوو 10 ساڵ 12 ساڵ پێک لە چیا پێش لە چیا دەستی خۆش بێ قوربان جەنابێ بەڕاستی ئەزەی کێشەکە هاتیت زۆر سوپاس دەکەم لێرە کۆتاییێنی مەمنونم ئەوەی کە بەرنامەکەتان ئەو ڕێز و حرمەتیە دانا بۆ مەریوان و کە بتوانم لە
بڕێک لە زانیاریەکانم ئێرا زیاتر ماینایەتەوە بەڵامی تر بەرنامەکە دیارم بڕگەیەکە و کەشەکەش زۆر سێری لە پڕێکاوی بە هەور و لە پڕێکاوی ئەوە یەکێ لە شاخصەکان مەریوانە ئەبینی ستارترین شوێنی زاگرۆز گەرمترین شوێنی ئەسڵەن نەوەسان و وەکو بڵێن فارسێژێ نەوەسان خۆماڵین تینەکە تاتکەیە کاتیایە بەڵێ بۆ ئاخ بۆیە تەنان لە کەشەوەشە ئێوە خاوەنی تایبەتمەنی دەستان خۆش بێت. عزیزان ئاوایی دەرەتبێ 4 کیلۆمەتر لە شاری مەریوانەوە دوورە ئەم ئاواییە بە شاری لەقلەقەکان ناو ناوبانجی دەرکردووە. خەڵکی دێکە لەو 6 ساڵی دواییە وەکو ئەڵێن ئاوە 11 ساڵێک ئەبێ پێشتر لەقلەق هەبوو بەڵام ئێستا زێدێکیان یان ماڵێکیان یان نیشتیمانێکیان بۆم لەقلەقانە دروست کردووە جێداخە ئێستا لە وەرزی کۆچکردنیان و شتێکی وا نابینی بەڵام ئێستا کە ئەیبینیت چۆن ئەمانە هێلانیان بۆ لەقلەق دروست کردووە و پێشتر لەناو دارەکانە خۆیان هێلانەکانی خۆیان دروست کردووە بۆ زانیاری زیاتر لەگەڵ کاکشێرکۆیان کاکشێرکۆ چالاکوانی ژینگەیە ئەمێت چەند پرسێک لەگەڵ ئەما تاوتێکم چ دەربارەی تەیرەکان و لەقلەق و تەیرەکانی ئەم ناوە و چی دەربارەی دیوە ئەو هۆشیارە ژینگەیی کەوە مەریوانی پێناسرێتەوە و خەڵکی ئەم ناوچەیە کە بوون بە هاوڕێ ئەم لەقلەقانە ئەوانەمان تۆزێ بڕون کاتەوە سڵاو کاکە شێرکۆم کاتەوە لە خزمەت ئێوە بینێرە بە ڕێزەکانتانە گیانەکان زۆر سوپاس خزمەتتانە من کە هاتم بەڕاستی کە ئەم عمودانە بینی کە لەقلەکان خۆیان ماڵی خۆیان لەسەر چنیوە بەڕاستی دیار عمودەکان خەڵکی دێکە و خەڵکی ئاوایەکە دروستیان کردووە ئیتر خۆیان ماڵەکانی خۆیان لەسەر دروست کردو وەکو کارێکی هوەری لەسەر ئەم گردە هاتە بەرچاوم بەڕاستی ئەم پەیوەندیە تەندروستەی لە بینی دانیشتوانی دیەکە و یا لە بینی مرۆڤ و ئەم ئاژەڵەیە چۆن دروست بوو لەکوێوە سەرەتا لە کێوە دەستی پێ کرد وڵی کاکە وەک هەموو شوێنێ پێشتر لەم ناوچاو بە دەوری زرێبارە ڕاوە کرا و هەروەک ناوچەکانی تر ڕاوە کرا و حتا ساڵی 86 بوو زرێبار بەستی لەو کاتە بەداخەوە بڕێ لە خەڵکە هاتن حتا قاچینەکانیانە بڕیەوە و ئەیان کوشت و بەڵام وردە قاچی لەقلەکان قاچی نا پەلەوەرەکانی ترکە لە ناو ئاوەکا بوون بەنداخەوەمانە بوو لە مەریوانە بەڵام وردە هینی وشیاری خەڵک هاتە سەر و ئەنجومەنێکمان بوو بەناو ئەنجومەنی چیا کومیتەیەکی بوو بەناو دێهاتەکان دێهات و دێهات ئەگەڕا تەک خەڵکە قسەیانە کرد هۆشیاری خەڵکیانە بردە سەرۆ لەو بابەتانە لە بابەتی ژینگەیەوە خەڵکیش ئێرە خۆی خەڵکێکی باشی بوو دەرەتفێ و یەنگی جۆ ئەم دێهاتانە بە دەورە ساڵی 90 بوو لەگرا هێلانە لەقلەقێکی تیا بوو دوای ئەوە ماڵیان کردەوە هێلانە لەقلەقە دارەکەیان بڕیەوە بەسەر دارتوویەکۆ بوو دوایتر بە پێشنیاری چەندان لە کوڕەکانی ئەنجومەن هێلانەیەکیان بۆ دروستکردن دەست کرد ئەوە بوو بە دەستپێکی ئەم حرەکەیە و وردە خەڵکی ئاوایش خۆش پێشوازدان کرد لەم شتە و هەر ساڵێک چەندانیان پێزیا کرد و ئەیستا تقریبان 75 دانە هێلانەی دەستکردی هاتیا و 20 دانەیەکی ژەر سروشتی خۆیان دروستیان کردووە بە دەوروبەری ئاوایەکە دیارە دەرەتبێ لەسەر کەناری زرێبار بەڕاستی ئەم ئاوای لەسەر کەناری زرێبار دروست کراوە بەڵام ئەوەی کەوا جەناب باسیەکەیت ئەمە مایەی خۆشحاڵیشی گەورەیە من لە دوورەوە من ئاگام لە چالەشەکانی ئەم ئەنجومەنی چیای جەنابتانە جێدەستی زۆر دیارە ئەو
ئەو هوشیاری لە لای خەڵکەکە دروست کردووە پێشتر ئەمان پەلەوەڕەکانیان مەسەن ئاژەڵەکانیان بە شێوەیەکی باڵێ بە شێوەیەکی قێزەون قاچیان بڕیون و کوشتیان و ئەمانە بەڵام ئیتر لەسەر دەدەسی ئەم ئەنجومەنە ئەم ڕێکخراوە ئەم شتە دروست بووە ئەمە جێی شانازیەکی گەورەیە ئەم ئەنجومەنە ئێستا لەکوێی کارەکانیایەتی وەڵاهی ئێستا دەیتر ئەنجومەن پێکاتوە لە چەندانە کمیتەی ئاوایەکانی هەیە کمیتەی بحرانیە لە هەموو ئاوای کمیتی خۆی هەیە نا ئەگەڕێن با لە ئاوایەکانیش کەسی هەیە و ئەگەڕێ بە دیاتەکانە وەک کۆشیارکردنەوەی خەڵکو و لە بابەتە ژینگەیەکان و بەڵام بە ئامیش خەڵکی ئەم ناوچە خۆی خەڵکێکی باش و ژینگە دۆست بوون و ئەمە وتم وەک دەستپێکی ئەنجومەن بووە بەڵام خۆی خەڵک ئەم ئیشانیانە کردووە و پێشوازیان کردووە لەو حرەکە سادیارت چەند ئاوایەکی کەشەیە بڵێن لە کەناری زرێبارە بەڵام ئەم حاجی لەقلەقانی ئێریان کردو بە نیشتیمانیا بە ماڵی خۆیان وەنیە لە دەکانی کە بەو چڕێنیواتانەوە نزیکی بەحرەکە بێ نزیکی ئاوەکە بێ لێلانەی تیاگەنجکە خواردنیان هەیە و بۆق و مار و نازانم ئەو جۆرەشتا حتا کۆمەکەکەن بە خەڵکیش وەک ئەو جانەوەرانەی کە زەرەریان هەیە بۆ کەشاوەرزی خەڵگەکە وەک مشک و وەک ئەوانە ئەم لەقلەقانە لە ناویانە بە من مەبەستمەوەیە لە دێکانی کەشە بەم چڕیە هەیە یان خەڵکی ئەو ئاوایەکانی دەوروبەر و باڵین من بەبەستمەوەیە ڕۆڵی ئەم کۆمیتەی ئێوە بەڵێ کە لە هەردەیەک و لە هەر ئاوەیەک کۆمیتەیەکی لێ و پەیوەندی ڕاستەقۆی بە ئەنجومەنەکەەوە هەیە بڵێن بە سنترالەکەەوە هەیە لەو دیانەشە ئەو حاجی لەقلق بەو چڕیە هەیە یا هەر لێرە لە دەرەتفێ هەیە چونکە شوێن و ڕێەکەی باش بۆ و خەڵکی دەرەتفێ خەڵکێکی باش بوون لێرە هەیە و لەبەر بێلو و ساوا هەمانە بەڵام ئەو شوێنێکی سروشتیە وەک من بۆیە پرسیارە خۆیان ئێلانەیان کردووە تر کاگەشتەکە دیارە هاوڕێتێکتر دروست بووە لە بینی خەڵکەکە و ساش لە وەرزی کۆچکردنان لەوانەیە خەڵکی ئاوایەکە بەڕاستی هەز بە غیابی ئەمان بکەن یان بیریان بکەن یان چاوەڕێ بکەن کەی ئەگەڕێنەوە ئەم لەقلەقانە وەنیە بەڵام ئیتر ئەوە لە کێ ئەگەڕێنەوە وڵاهی ئەم لەقلەقانە خۆیان لە ئاخری ڕێبەندان ئاگەڕێنە بۆ ئێرە و لە تقریبەن عالم لە خەرمانانە کۆچەکەن جوشکەکانیان کە پێگەیشت و پەڕ و باڵی کرد کۆچەکەن ئەڕۆنەوە هەر ئەم لەقلەقانە بوون بە بەشێ لە شوناسی ئەم خەڵکیشە قازان ژیانەیە بۆ ئاوایەکەوە کە ئەمە دەرەتفێ دیاتێکی 300 ماڵیە بەڵام ئیسا هەشدانە بەستنی خانەی لێیە دوایەوە بووم گەردی لێیە بۆ بەشێکی گەشتیارێکی گەشتیاری کە هاتی ئاوایەکە و نووسرا و شاری لەقلەقەکان یارە لە هەموو دنیای تر کە ئەم شوێنە با بڵێن لە ناو خەریتەی یا لە ناو نەخشەی گەشتیارە ناونووسەکرێت خەڵکێک ئەو فزولیان تیا دروستە بێ ئەڵێ بابچین سەردانێکی بکەین باڵێ هەرکەس بۆ مەریوانە پرسیاری شاری لەقلەقەکانەکات ڕێک یەن سەرێکی ئێراشە دەن و ڕۆژ بە ڕۆژ پێشکەوتوترە بێ ئەم ئاوایە هەردووە بروی خوێنرژێت بووم بە جەلاویانم هەردووە بروی خوێنرژێت بووم بە جەلاویانم بافێ توی چاوی مەستن قەتڵ واجب کراوە عزیزان وەگە بێنن شاری لەقلەکان ئاوایی دەرەتبێ بۆتە جێیەکی سەرڕاکێش تەنانەت بۆ گەشتیارەکان بۆ توریستێکی زۆر لەو پەڕی ئێرانەوە هاتوون گروپێکن بەڕاستی لەم خانمانە من زۆر حەزم کرد لەگەڵیانە بدوێم بزانم چۆن ئێرەیان دۆزیەوە سڵاو چۆنن باشن بەخێر بێن ئێوە لە کوێوە هاتوون ئێمە لە شاری کرمانەوە هاتوین لە باشووری ڕۆژهەڵاتەوە ئێوە گەشتیارن ئەم شوێنەتان چۆن دۆزیەوە کوردستان شوێنێکە بە سروشتی جوان و خەڵکی میوان دۆست و میهرەبانیەکەی بەناوبانگە ئیتر بۆ ئەوەی چێژ لە سروشتی جوان ببینین بۆیە هاتوین بۆ کوردستان تەنها لەبەرەوەی سروشتی جوانە یان دەرباری باڵندەی لەقلق شتێکتان بیستووە بەڵێ کوردستان شوێنێکە زۆر تایبەتە لە هەموو جیاندا هەروەک بیستومانە خەڵکی کوردستان پەیوەندێکی زۆر باشیان لەگەڵ سروشت و باڵندەدا هەیە کە توانیویانە زۆر بە جوانی پەیوەندێکی نزیک لەگەڵ باڵندەکان دروست بکەن بەبێ ترس لە کوردستان هێلانە دروست بکەن
باڵندەکان شوێنێک بۆ ژیان هەڵدەبژێرن کە ئارامی تێدا بێت. چەند خەڵکێکی تایبەتمان لەم گوندەدا هەیە کە توانیویانە ئەم باڵندانە بکەنە هاوڕێی خۆیان و پەیوەندێکی دۆستانە و جوان لە نێوان خۆیان و ژینگە دروست بکەن. ئێمە لەگەڵ کۆمەڵێک خانمدا کۆبووینەوە و سەردانی ئەم گوندەمان کرد کە بەڕاستی کە بە کوچە و کۆڵانەکاندا تێدەپەڕین دیمەنێکی سەرنجڕاکێشمان دەبینی. مهربونش رو هم طبیعت زیبا و اومدیم این قدمی بزنیم تو کوچه باغ‌های این روستای زیبا و بعد دیدیم که واقعا یک پەیوەندی خیلی جێگەی سەرنج بوو کە جیاوازیەک نەبوو لە نێوان نەتەوەکانە و هەموو وەک مرۆڤ ڕێزیان لە یەکتری دەگرت. بەڵێ هەموو مرۆڤین وەک بینیمان چەند ساڵ پێش ئێستا کۆرۆنا پیشانیداین کە هیچ جیاوازیەک لە نێو مرۆڤایەتیدا نییە. بۆیە دەڵێین بەبێ جیاوازی کە چ نەتەوەیەکین چ ڕاگەزێکین. زۆر سپاس کە ئێمە ئەم هەستە مرۆڤایەتیەمان لە خەڵکی کوردستان بینی. چەند ڕۆژ لێرە دەمێنەوە؟ ئێمە دوێنێ هاتین 3 شەو لا شاری مەریوان دەمێنینەوە و دواتر شەوێک لە هەورامانی تەخت دەمێنینەوە. داوا لە خەڵکی ئێران دەکەم سەردانی ئێرە بکەن لەبەر ئەوەی زۆر دڵگیرە. بەڵێ هەورامانی تەخت شوێنێکی هێزگار جوان و دڵگیرە ئەبێ بیبینن. بەڵێ ئەگەر دەتانەوێت وزەی ئەرێنی وەربگرن دەبێت کوردستان و هەورامان ببینن بۆ ئەوەی ژیان بە جوانی ببین و چێژی لێ وەربگرن. به زندگی برگردید و زندگی زیبایی رو برای خودتون بسازید. خیلی ممنونم متشکرم. یک وقتی خیلی قشنگ اینجا چیز کردن. لپرشاری مریوان دو چین کیوی سوز جوان لپرشاری مریوان دو چین کیوی سوز جوان رابستاون بران بر برزودار سلسه رابستاون بران بر برزودار سلسه لدوین او کیوانا لجیر تاقی اسمانا لدوین او کیوانا لجیر تاقی اسمانا گومکی جوان وستاو کازری باریناو گومکی جوان وستاو کازری باریناو زری بارو بهاری بهشتی کردواری زری بارو بهاری بهشتی کردواری عزیزان لێرە لە پاڵ دەریاچەی زرێبارە لەبەر دڕفێی ناوچەکە بۆتە شوێنی گەشتیاری کە لە هەموو لایەکەوە سەردانیەکەن. اینجا خەڵکی ناوچەکەش هەڵیان کۆسۆتەوە هەر ماسی ناوچەکەیە وەکو خۆراکێک وەکو خواردنێک ئامادەیان کردو بۆ خەڵکی. بۆیە لێرە لای ئەم کاکەیە سڵاو ئەم کاتۆ باش. جنابی چیت؟ منسوور. کاکە منسوور. لەلای کاکە منسوورە من حەزەکەم بزانم ئایا هۆکارەکەی خۆشی ماسیەکەیە ئامادەکردنەکەیەتی و لە کوێشەوە ئەم خەڵکەیەن من بۆ خۆمەزانم خۆم خەڵکی سلێمانیم تا پێش کڕۆناش خەڵکێکی زۆر لە سلێمانیەوە تەنیا بۆ ماسی خواردن هاتن بۆ ئێرە دوای ئێوارە گەڕانەوە باسی ماسیەکەمان بۆ بکە ئەم ماسیە ماسی زرێبارە ماسی زرێبارە ماسی هەورامانە هین دێوەزناوە ئاوا نۆ ماسیەکان نەوەیە
من بەبەستمەوەی ئەمە ماسی دەریاکەیە یا ماسی ئاوی خوڕ ئاوی مەسە ماسی سیروانە بۆ منمونە ئەمە ماسی هینە دێوەزناوە بەڵێ ئەمە نەوعیەیە نەوەکانی چی نەوەکانی چی ئەمە زلالایە ئەو وەختە ماسی خاسمەمان هەیە پانکەمان هەیە زرێبار سبیمان هەیە هەمووی لێرە جەنابێت پێشکەشی بیوانەکانی یەکەی دیان لە خزمەتیان نارێ وەڵام ئەگەر ماسی بڵێ ماسیی خاسمی موێت تو هەتە لێرە بەڵێ ئەی چۆن ئامادەیەکی کاکە مەنسوور دیان وڵات منەسەکەم زۆر تایبەت ئامادەیەێنین لەسەرم سوڵایتت ئەیخینە سەر و لەو خوارەوە ناوچی عەرەبەکان ئەوان پێشتر ماسیەکەیە ئیترە ماسی کاربی پێڵێن ئەوان هینە جۆرەك ئامادەیانەکەی پیان و مەزگوف لە پاڵا دایانە ناو ئاگرەکان تێگر با بڵێن بەڵام ئەوەی ئێوەوانە بەڵێ چۆن ئامادەیەکەی ئەو سۆسە چیەکە بە سەریایکی دیارە ناتێ پێمان بڵێ ئەوە خوێیە ئەو وەختە بیبارە سماقە ئاو لیمۆیە ئاو پیازە ئاوە بەس لیمۆ دۆزی پێوە ناکەی ها لەبەرە خراپە وانە گەشتیارەکان لە کوێن کاکە مەنسوور وڵا ئەغڵبیان لەو عێراق و لە پێنجێنەوە لە سلێمانی و ئەو وەختە بیشتری مشتریەکانمان نایسە سنەیین سنەی لە سنەوەی دیارە ناوبانگتان دروست کردووە کەوا بە تایبەتی لە سنەوە بێ بۆ ماسی خواردن ئەیتر ئێوە گەشتیارانی کە لە تاران و لە دەرەوەی ناوچە کوردستانەکانەوەیەن ئەوانیشتر حەزیان لە ماسی ئەوانیشتێن ماسیەکان بەدڵە لەو شێوە لای ئەوان نیە وە نەوەڵا ئەوە سریە میێوانەکانمانەها نیمەیان هەرسنەین دانیشتووە وەڵی تر ئەگەر لێ دابیشی ناو ماسیێکمان تەقدیم بکەن زانی چۆنە بزان ڕاستە ئەو وەسف و مەتحوسەنایی کایکی ئەوە وایە ئەزان لێرە لە زرێبار ئەم دادەیەمان بینی بەخۆی و کایەکەکەیەوە بەڕاستی من هەمیشە مای دڵخۆشیمە لەم ئاوانەی کە لە کوردستانە هەیە بە جۆرە وەرزشێکی ژینگە دۆستانە بەڕاستی مامەڵی لەگەڵا بکرێ نەک بە ماتۆر و پیسکردن و بۆنی دوو کەڵ و تر پیسایی باڵێن ئەو گاز و ئەو شتێکەوە ئاکرێتە ناو ئاوەکەوە وەکو چۆن لە دوکانیش هەیە بەڕاستی ئەم وەرزشەی کە هەیە وەرزشی کایە کە بە سەوڵ چەند وەرزشێکی کایە بەڵام ئەمە کایەکە کە بە سەوڵ با بڵێن بەلەمەکە لێخورێ ئەم دادەیەمان بینی و زۆر بە سەلیقە و زۆر بە جوانی کایەکەکەی لێخوری با بڵێن سەوڵی لێە و ئێمەش ئەم هەلەمان قۆستەوە ویسمان لە نزیکە و بیبین و چەند پرسیارێکی لێ بکەین دادەکە ناوی کەیلان سەرداریە سڵاو کەیلان خانم کاتەوە باش سڵاو و ڕێز بۆ ئێوەش بەخێر بێن یاخوا بۆ زرێبار بۆ نگینی شاری مەریوان زۆر سپاس من هەر لە دوورۆ جەنابتم بینی و وتم بەخوا لەگەڵم دادات تۆزێ قساکەم هەر خۆشم حەزم بەڕاستی لەو جۆرەی ئەگەرچی من یەک دوو جار ئەو تەجروبەیەم کرد بەڵام سەرکەوتونەوە هەموو جارێ قڵپە بوومەوە خۆکاری ئەو قڵبوونەوەیە چییە ئەم وەرزشە بۆچی ئەبێ فێری بیت ئەبێت فێرت کەن ناتوانانی هەر لە خۆتەوە لە خۆ ڕابچیتە ناوی و یەکسەر دەستکەی بە سەوڵە لەبەری قڵبەبییتەوە بەڵێ وایە ئەمە یەکێک لە بەشەکانی بەلەمەوانیە هەروەها کازان بەلەمەوانی ئەبێت بە 5-6 بەشەوە ڕشتەکانی جیاوازن ئیسلالۆم ڕوینگ کاناپۆلۆ کایاک و کانادایی ئەم ڕشتەی منە پێڵێن ڕشتەی ئیسلالۆم لەناو ئاوە خوڕەکانایە یعنی لەناو ئاوە بەڵام ئێرە زۆر خۆر نییە بەڵێ ئێرە ئاوی ئارامە و لە بۆ بەس تەمرینکردن و فێربوونی شێوەی سەوڵ لەدانەکە جۆرەتانەیە لەو سلالومەتانەیە سلالوم ئەوەیە کەوا زۆر جار لە تەلەڤیزیۆنە ئەیبینین وەکو چۆن بڵیت دارەکانیان هەڵواسی و
ئیتر وەرزشەوانەکە بە بین دارەکانە سلالومەکە هەر پێشبڕکەیەکی ئیسلالۆم حەڤە بۆ 18 دانە لەوانەیە هەیە کە ئێڵێن پێڵێن گەیت کە نزیکەی 5-6 دانی سوورن ئەبێ بە دەوریانە بە جوانی بسوڕێتەوە ئەوانەیشی کە سەوزن بەزە ناویانەوە ڕەدەبی تۆ لەکوێ ئەم وەرزشاگا لەکوێ لە پێشبڕکێکانە داخڵەبیوە نیە؟ بەڵێ وایە من لە ئاستنەتەوەی ئێراندا بووم لێکەوەین پێشبڕکیا کە بەشدار بوون توانیمی کرد بووم لە ملی پوشانی ئێران و هەروەها تا ئێستش بەردەوام بووم لەسەر. بەڵێ تۆ جەنابی وەکو خۆشت خەڵکێک پێگەیەنی کەوا کەسێک بێ حەزی لەمە بێ؟ بەڵێ ئێستا ئەوە جێگەی ڕاهێنانەکەی ئێمەیە ئیسکلێ قایەغڕانی مەریوانی پێڵێن باشگاتان هەیە؟ بەڵێ ئێرەیە ئەوە کە لە پشتۆتانەوەیە ئەوە ئیسکلێ قایەغڕانی ئێمەیان بە خود بەلەمەوانی لە هەموو بەشەکانە ڕاهێنەری جیاوازمان هەیە و هەروها کە خۆشم ڕاهێنەری ئەم بەشەم و هەروەها زۆر پاڵەوان و ئفتخار ئافرین و زۆر کەسانێک مامۆکە بوونەتە هۆی شانازی بۆ شاری مەریوان. بەڵێ هەر لە شاری مەریوان ینی بە دەرەنجامی چاکت بردوانێتەوە و یەکەمەوانە بەڵێ بە تاکید و هەروەها نزیک بۆ 6 کەس پاڵەوانمان هەیە لە ئاستی ئاسیادا ینی بەس لە ئاستی ئێرانانی و چونەتە نێو دەوڵەتیەکانەوە سنوورەکانی ئێرانشیان دەستیان خۆش تاکید وایە. ئیتر ئێستا ئەگەر یەکێک سواری بەلەمێکی وابێ دیارە قڵپە بێتەوە هۆکار چییە؟ مەسەن تۆ خوێنکارێک چۆن تەلەبەیەک چۆن پەرودێگەی پێڵی چی بکە؟ وڵا هەروها کە مناڵێک ئەوێ پێشەوە فێری ڕێگەڕۆیشتن بڕە ناتوانێت ڕابکابێ پێشەوە فێر ڕێگەڕۆیشتنەکە بچێت قایەغڕانیش هەروایە لە پێشابێ فێری شێوازی دانیشتنەکە شێوازی سواربوونەکە و هەروەها ڕاهاتن لەگەڵ ئاوەکە و فێربوونی مەلەکەیە ئەوانە بنە ئەسڵیترین هۆکارەکان لە بۆ قایەغڕانی. بەڵێ ئەمە تەکنیکێک هەیە لەم کایەکەیە ئەسچیمۆ ڕۆڵی پیان ینی خۆڵگەڕانەوەی ئەسچیمۆیی ئێترەوە ئەوە دیارەوە هەر لەو سەرەوە لە شوێنە ساردەکانی ئەسکیمۆیە ئەم شتە وەکو نەریتێک وایە لای ئەوان لێرە ئەم تەکنیکە هەیە؟ بەڵێ ئەم تەکنیکەیەکە لە ئەسلیترین و سەرەکی ترین تەکنیکەکانی قایەغڕانی بەشی ئیسلالۆم کە لە ئاوەخوڕەکانە هەیە بە بۆن ئەوەی کە کاتێک قڵپە بیتۆ ناو ئاوەکە و چەپەکەیت بتوانی بیتۆ سەر و ئەگەر نەیتۆ سەر و لەناو پێشبڕکێکە خەتە خۆیت و بە دڵنیاییتر دۆڕاو ئەناسرێنرێت. بەڵێ لەبەرەوەی لەو سلالۆمەیە من دیومە لە هینەکانە زۆر وابزانم لە ئۆلۆمپیاتەکانی شا هەیە ئیتر ئاوەکە زۆر خوڕە و ئیتر بەردی زۆر گەورەشی تیار ناو ئاوەکە کەەوە ئەو خوڕیە دروستەکە ئیتر بەس دەبێت ئەوە بزانیت ها تۆی زانی؟ بەڵێ زۆر جوان حەزە وەڵا حەزەکەین وەکو نمایش شتێکمان بۆ بکەیت بەڵام زۆر تەڕەبی ها؟ وایە وەڵا جوان قڵپە بیتۆ ناو ئاوەکە و دیسان و ئەیتۆ سەرەوە ئەیت بە تاکید تەڕەبی. من زۆر خۆشحاڵ بووم زۆر سپاس جەنابیش زۆر جوان قساکەی بەڕاستی زۆر جوان با بڵێن گزارش لە بوارەکەی خۆتاکەیت و دیارە مامۆستایەکی باشی چەند خوێندکار هەیە؟ وەڵا خوێندکارەکانمان زۆرن لە بەشی کچانە نزیکەیدا بۆ 20 نەفر خوێندکاری کچمان هەیە یاخود وەرزشوانن ئەوان ئیتر بە دڵنیایی و جێ خۆشحاڵیە بۆ ئێمەش کە جەنابتان تەشریفتان هێناوە بۆ ئێرا و قایەغڕانیتان کەوتۆسە بەرچاو ئەمە زرێبار تەنیا سروشتی جوان و با بڵێن ئاو هەوا و توریست و جەهانگەر دینیە بەلەمەوان و ئەو کەسانێکی هەیە کە بوونەتە هۆی شانازی گەلەکەمە. زۆر سپاس. عزیزان یەکێک لەو
نازناوە کەلتوریە نێونەتەوەیە جیهانیەی کەوا شاری مەریوان بۆ خۆی دروست کردووە شانۆی سەرشەقامە. ساڵانە ئەم ڕووداوە هونەریە لەم شارەیە دروست ئەبێ و ساڵ لە دوای ساڵیش کاریگەری گەورەی دروست دەکات و سنوورەکانی تەواو بەزانووە. بۆ زانیاری زیاتر میوانمان کاکە ڕەحمانی هوشیاری ئەم کاتەوە باش. کاکە ڕەحمان خۆیشێکە لە ڕێخەرەکانی بەڕاستی ئەم گرتبوونە هونەریە نێونەتەوەیە. با خۆی تر بۆمان باسکات مێژووی کەی دەستی پێ کردووە چۆن ئێستا بەرەوچۆ ڕۆشتووە و ئیتر هینە پرۆژەی داهاتانشی ئەتانێ بەرەوچۆ بڕۆن بەڕاستی. ئەرزکەم لە حزورتانە کە بیرۆکەی ئەم دامەزرانی ئەم فستیواڵە هەڵەگەڕێتەوە تقریبن بۆ ساڵانی 97 و 98 زایانی و ئاوا بەڵێ ئەرەوەڵا ئێمە جەماعەتێکی شانۆکار لە مەریوانە جەناب خۆش شانۆکاریت. بەڵێ بەڵێ ئەرەوەڵا لەو کاتا چەند گروپێکمان هەروە وەکو بیرەوەریەک بۆ یادی شانۆی مەریوان فستیواڵێکی ناوشاریمان هەروە خستە ڕێ و کە وتمان ئەو فستیواڵە لە ئاستی شاری مەریوانە بەڕێچوو. دوای ئەوە بۆ ساڵی داهاتووە ئەمەمان کرد بە محافزەی هەموو کوردستان ینی ئوستانی کوردستان لە شارەکانی سنە و سەقز و بانە و ئاواوە گروپی تریش بەشدار بوون و جاری ئەوەڵیش یعنی ئێمە فستیواڵەکە وەکو شانۆی ناو سەر تەختەی شانۆی لە ناو هۆڵاکرا تا ئەوەی کە چەند ساڵ هەروە بەم شێوازەوە بەڕێوە چوو فستیواڵەکە. لە دوای ئەوە چونکی لە ئێرانە لەو نەوع فستیواڵانە ینی شانۆی ناو هۆڵ و سەر تەختەی شان و ئەوانە زۆر بوو ئێمە بیرمان کردەوە کە گۆڕانکاریە بکەین لە بەڕێوەچوونی فستیواڵەکە خۆشانکارێکی چاکان ئەنجام ماوە بەڕاستی ئیتر هونەری هاوچەرخیش ئەو تەوقەی شکانووە ئیتر هەرەبێت لەسەر ستێژ بێت و لە ناو هۆڵاوێ ئێوە هاتوونە دەرەوە بۆی ڕاستەوخۆ بەربینەر بکەون ئیتر ئەو بینەرە خۆشیە دوازم بە بلی تووشی دێتە ژوورەیەکی نەوەڵا ئیتر ئەلبەتە بیرۆکەی ئەسلیشی هەڵگەڕاوە بۆ سەرەوە ئێمە لەگەڵ دووسێ برادران کاک فاتیحی باتپەروە کاک جەماڵ ئیمانی کاک فەیدی نیکخا و کاک کەریمی خاوەری شانۆیەکمان حازر کردووەکو شانۆی تقریبان سەرشەقام و بردمان لە تقریبان 30 ئاوایی دەوروبەر مەریوانە ئەو کاتانە 25 ساڵ لەمەوە بەر شانۆشتان بۆ ئەناسانووە ئەرەوەڵای تر ئاوایەکانی دەوری مەریوان بەڵێ ئاوای دەوروبەر مەریوان کە بینیمان ئەو پێشوازیەکرا و خەڵکیش زانیمان چەندە پیان خۆشەوە هەر ئەوە بوو بەو بیرۆکەیە کە ئەو فستیواڵی شانۆیەکە کە لە هۆڵا بەڕێوە چوتمان هەر ئەوە بکەین بە فستیواڵی شانۆی سەرشەقام و خۆشببختانەش پێشوازیەکی باشی لێکرا لەلایەن دایرەکان و ئەوانە و وای لێ هات کە ئەم فستیواڵە بەرەبەرە خۆشببخت لەکەیەوە ئەوەنە جێپی خۆی قایم کردووە و بڵێ پێگەکەی ئەوەنە بەهێز کردووە و کەوا ئیتر بەو نوع ئەفراوان بووە. بەڵێ عرض بێ ئەم ساڵ ئیشاڵا ئەگەر بەڕێوە بچەی 3400 هەتاویە یعنی 2022 کە فستیواڵەکە بەڕێوە بچێت 16همین خولی نێودەوڵەتی فستیواڵەکەیە بەڕێوە چێت وە خۆشببختانە ئەوە پەرەی سندووە و ئاسی فستیواڵەکە ئەوە گەورە بووە کە ئێمە لە ئەم ساڵانە یعنیتر بەبێ هیچ دواکەوتنێک هەموو ساڵێک ئەم فستیواڵە ئیتر با بڵێن 16 ساڵە ئەم ڕووداوە هونەریە یا با بڵێن ئەم گردبوونەوە هونەریە ئەو نێزناوی نێودەوڵەتی پێبەخشراوە. بەڵێ وایەرەوەڵاجا تەنیا بەس 2 ساڵ لەمەوە بەرنەوێ بەهۆی پەتای کۆرۆنا و کێشەیەکی جیهانی بووەوانە فستیواڵەکە ئەلبەت هەر بەڕێوە چوو بەڵام بوو بە حاڵەتی ئۆنلاین و لە ڕێگای ئینتەرنێت و ئەوانەوە ئیشەکان عرضکرا حتا ئەوەش یعنی کۆرۆنایش نەبوو بە بەربەسێەوە کە فستیواڵەکە بە تەواوی دابخرێت بە شێوازێکی تر بەڕێوە چوو بەڵامی تر 2 ساڵە خۆشببختانە بەهۆی ئەوە کە پەتای کۆرۆنا نەما و
تۆزێ وەزعەکە ئاسایی بووەتەوە ئەوەتە کە هەم پارەکە لە ئاستێکی باشە بەڕێوەچوو ئەم ساڵیش ئەوەتە خەریکی ئامادەکارین کە ئیشاڵا بۆ ناوەڕاستمانی پاییزی ئەم ساڵ فستیواڵەکەمان 16 خولی بەڕێوە بچێت. عرضیشم کردن ینی فستیواڵەکە ئەوە گەورە بووە و پەرەیسەندووە کە ئێمە هەر لە برازیل و حتا ژاپۆن و یا بەوتەی خۆتان یابان بەشداربوومان بووە لە ئەوروپا و لە ئەم وڵاتانی دەوروبەرەوە خۆشبەختانش لە هەرێمیەوە هەموو ساڵ ئێمە هەر دۆستان و برادران بەشداری بووە. ئەم فستیواڵەیش کاریگەریەکی بووە لەسەر هەم لە ئێرانە هەم لە ناوچە دەوروبەریشە. مەسەلەن بۆ نمونە فستیواڵی دەربەنیخان کە ئیسێ فستیواڵی سەرشەقامە بەڕێوەچێت یعنی بیرۆکەیە بووە کە لەم فستیواڵی مەریوانە گیراوە لەگەڵ دەربەنیخانی خۆشبەختانە پەیوەندیەکی زۆر نزیکمانە ینی هەم ئەو برادرانەی کاک حەسەن و کاک ئارازوانەی کە بەڕێوەبەری فستیواڵەکان هەم وەکو دۆست و برادەرەوانە و هەم وەکو ئەوەی کە ئاڵوگۆڕکردنی گروپ و بەرنامەکانمان بەیەکۆ بە ئیسڵا ئەو هیمانە هەیە هاودەنگی و هاوهەماهنگیمانە هەیە کە بەرنامەکانمان بەیەکۆ بەڕێوە درێبەی کوردیش خاوانی ڕوحێکی دەوڵەمەنی کەلتوری و هونەرین ئێوە بەشێکتان لەم ڕوحە بەخشیوە و دەستیشتان خۆش بێت. مەمنونم دەستیان خۆش بێت زۆر سپاسدەکەم دەستان خۆش بێت سەرکەوتوو بن. عزیزان لێرە لە شاری مەریوان وەکو نەریتێک هەموو ساڵێک بازارێک دروستە بێ بازارەکە لە پارچێکە پارچی شانۆی پێڵێن ئەم بازارە هەر بەنای پاییزەیە سەرەتای پاییز زۆربەی زۆری پیشەوەرەکان ئەوانەی کەوا دەزمایەکی وایە نییە لێرە ئەم هەلا قۆزنەوە و بۆی کەوا کەلوپەلەکان و ئەوانەی کەوا خۆیان دروستیان کردووە بەڕاستی بیفرۆشن و داهاتیان لە ڕێوە پیا بێ جا من زۆر خۆشحاڵم لەگەڵما بێن و یەک بەیەک بەسەریان بکەینەوە فەرموو. مێزەکە و زۆر جوان ڕازانێت و کشتەکانیش زۆر جوانە. هەنارە چییە؟ هەنارەگینەکەی وش خۆمانە بەڵێ منطقەی خۆتان کوێ؟ لە هەورامان تەختەناو دەشتەکە هاوردمە. بەڵێ بەڵێ ئەو ناوە دەوڵەمەند بە تایبەتی دی ژیوار. بەڵێ ناوەکەم خاڵی کردوەسە دەستمە کاغەزیم تەخستەوە ئیتر بە کریستاڵشتێک ڕازاندومەسە ڕێپەڕێزی نێپۆکسی خۆم چەسکەکەی هێسێنم. کارەکان هەمووی خۆ دروستیە. بەڵێ ئەرە وەڵا گشتکار خۆمانە. ئەمە بە مێخە کراوە هەموو مێخەک بەنوانەوە. بەڵێ ئەمە سەنجاقسینەت ئەویشە گەردەمە دمەخەکە. بەڵێ دەستی خۆش بێ بەڕازی فرۆشی چۆن ئەتوانیت ئەتوانی کەمێک تر بوو ئەشێ فرەتر وایە بەڵام تۆزێ تەبلیغات و شتی کەمە بۆ ئێرە شکر باز هەر کەمێ خاسترێکە وەڵی ئینتیزەرمان زۆرتر بووە. بۆچی چەند ڕۆژ ئەم بازارە ئەبێت لێرە؟ وەڵا تەقریباً خەریکە بۆ 10 ڕۆژە بێ بەڵام من 2-3 ڕۆژە هاتووم. بەڵێ ئەرێم ئەم شانەوە لە گەڵای خورما دروست کراوە خورمای لێ لە مەریوان؟ ئەی کەرەستەکان چییە بەڕاستم؟ ئەم کەرەسانە مەسەلەن ئێستا کە من ئەمە ئەبینم ئەمە دیارە ئەمە لە قامیشەکانی ناو زرێبارە وە نیە کەرەسەکانی. ئەم کارە دوو بەشە یەک بەشی زۆرتری لە زرێبار کەڵوەڵەبین بۆ مەوادی ئەوەڵیەکەمان و بەشتریشی لە نەخلی خورما چونکە زەلەکانی زرێبار و قامیشەکانی زۆربەی بافتەکانی پێ ناچندرێت مەجبورین بۆ تەکمیلبوونی کارەکەمان لە نەخلی خورماش ئیسفادە بکەین. ئەخی بەڵام نەخلی خورما
باڵێن داری خورما داری خورما لە کوێ استیفادە لە کوێ ئەم کەرەسێ دەسەکەوێت لە جنوب بە کیلۆی سێن ئەیهێن ناو ئامۆژگاکەمان لە جنوب بۆتانیە کیلۆ لە جنوبەوەی سێن ئەمە چی ئەمە خۆ دروستێکی ئێمە ئامۆژگامانەست لە ئاوایی یەنگیجەیە لە ئاوایی کوێ لە ئاوایی یەنگیجە چەند دوورە لێرەوە 20 دقیقە 20 دقیقە دوور هەر ئامۆژگاتان و خەڵک فێریشەکەن ئەمە بەرهەمی ئەو خوێنکار بەڵێ من ئامۆژگام مەس مدیری ئامۆژگاکەیش مرەبی تەنیا مرەبیکم لە وستان کوردستانە کە خەریکم ئامۆژگام هەیە و خەریکی فعالیەتی حەسی چنینە دەست خۆش بێ شتەکانی زۆر جوانە بەخێر بێن یاخۆن بەس ئەمەشان خۆتان دروستێکەن وانە دەستان خۆش بێ بەخێر بێن سەرکەوتوو بێت سڵام کاتۆ باش باشی دادەجان باشی سەد هەماش من کە سەوزیە بینم بەڕاستی تر هەر لە خۆمەوەنی دڵم خۆشە بێ ئەم سەوزیانی کەوا جەنابتان لێرە لەم پێشانگایە داتانەوە بۆ فرۆشتن خۆتان پەروەردەیەکەن یا خۆتان ئەم سەوزیانە دروستەکەن بەڵێ ئەروەڵا ماوەی یا لە شوێنی کایکردن و دایانن نه ماوەی 2 ساڵە ئەبێت من گۆڵخانەمدا ناوە لە مەریوانە وەلێ لە هەم لە ماڵ خۆمە گۆڵخانەیە خانەگیە شڕام کردە بە پەروەرش و تەکسیری ئەنواعی گوڵ و گیا چون من ئەم گەڵانە زۆربیان ناسمۆ دیارە لە سلێمانی ژێمە هەمانە دیارە هەمووی لێرەوەگا بەڵێ من ئەم چەند ڕۆژە فرۆشیشم بوو بۆ سلێمانی بەڵێ ئەنێرن بۆ سلێمانی خۆم بە تێعداد لێرە بوومە بەڵێ وەلێ چم هەم لە ئەو گوڵخانەیە زۆرجار مەشتەلی پێڕین بەڵام ئەو گوڵخانەیە چەند جوانە وشەی گوڵخانە ئەو گوڵخانی ئێوە گەورەیە لە ماڵەوە کات 150 میترە من لە ماڵ خۆما 150 میتر حوش و پارکینگ شڕام کردە بەم کارۆ شکر بەخوا جواب بوو ئەوەڵ خانمێکیشم کە لە مەریوانە کە ئەم کار مەشروع کرد دەست خۆش بێ کارێکی زۆر جوان ئەنجاماوە سلام برای شیرینم بەخێرە سەرچاوم بەخێرە یاخە سەرچاوم قماشانی هیچ کوێ وڵا قماشین ئێرانە سادراتیینی ئیسفهانە و شەریکەکەی لە ئیسفهان دروستی کات و کارخانەکەی لەوێ و زۆر قماشێکی تایبەتی و زۆر جوانە ئەمە وەکو نرخیش دیارە هەرزانتە لەو قماشی کەوالە لە تورکیاوەیە لە کۆریاوە لە هەموو شوێنێک ئێران زۆر بەخۆتە نەزەر قماشە قماشی تایبەتی هەیە قماشی زۆر جوانی هەیە و بۆ وڵاتایشی دروستەکە بۆ هەموو شوێنێکی ئێران ئیتر خەڵکانێککرد جلی کوری لێ دروستەکەن جلی کوردی لێ دروستەکەن ڕاوڵا کاوپاتۆڵ و شتاگی تایبەتی لێ دروستەکەن شەرواڵ و خەڵی ئێران خەڵتا شەرواڵ من لە خزمەتە چی لۆکەیە یا ڕێژی وڵا لۆکەیە لە 120 لۆکەیە لە 120 لۆکەیە ڕاوڵا عزیزان خۆشەویستان لەگەڵ دەنگی بەسۆزی پەرەنڕەحمانی و ئەو توانە بەهێزە کۆتایی بە گەشتەکەمانەی بۆ ڕۆژهەڵاتی نیشتیمان و بە تایبەتی شاری مەریوان هەتا بەرنامەیەکی KGPS بەخواتانە سوێرم. زنداریم علاج دڵەکەم چی بێ کە تۆ دەرمان نابیدم داوای دەردەکەم پێ بێ وەرێن سەیرەی جوانی بەژن و باڵای یارم کرد بشار بەم شێوانە بێ ئاخۆ قەستم واچی بێ ئای سوتام و تۆ سوتام و بێتاوانم دەوەرە دەردە لە یارم جاری تر ببینم ئەو ساڵا دەرچێکیانە جارێکی تر ببینم ئەو ساڵا دەرچێکیانە من لە دووری تۆ دایم شین و زارم کردووە مڵێکیمان لەسەر تۆ تەرکی شارم کردووە بۆ دڵت خەسم کە زۆر سوتام و تۆ سوتام و بێتاوانم
دەدەبینەوە و سابا دەرچێکیانم جارێکی تر دەدەبینەوە و سابا دەرچێکیانم